الحمد لله رب العالمين حمدا يوافي نعمه ويكافئ مزيدا يا ربنا لك الحمد كما ينبغي لجلال وجهك ولعظيم سلطانك اللهم فصل وسلم وزد وبارك على منبع الأنوار سيدنا محمد الحبيب المختار وآله الأبرار وصحابته الأخيار صلاة تحفظنا بها من شر الأشرار وكيد الفجار ومن فتن الليل والنهار. مسلمانان ئیمانداران سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. دیارە ئیسلاحی مجتەمەع و کۆمەڵگا هەموو کۆمەڵگایەک پێویست بەوەیە کەوا چاکساز بێ و خەڵکەکەی چاک بن، کۆمەڵگاکەی چاکە بێ. چاکبوونی کۆمەڵگا و کۆڕ و کۆمەڵیش بەسراوە بە فەردەوە. ئەگەر فەرد چاک بێت، تاک چاک بێت، کۆمەڵ و کۆمەڵگای باشە بێت. کەواتە فەرد و تاک ئەبێت چی بکە؟ ئیسلاحی نەفسی خۆی بکە، لە محاسەبە و لێپێچینەوەی نەفسی خۆیەوە دەست پێ بکات. چونکە خۆشەویستان هەموو یەکێک لە ئێمە، هەموو فەرد و تاگێکی کۆمەڵگا کاتێک کە محاسەبەی نەفسی خۆی کرد کە چی کردووە و چی پێشکەش کردووە بە خۆی، بە کۆمەڵگا، بە ئاینی، بە دینی، بە نیشتیمانی، بەڕاستی ئەمە خۆی بۆ خۆی دەستکەوتێکی زۆر گەورەیە. کاتێک هەر کەسێک لە من و تۆ فەرمانەکانی خۆمان بە گەورە زانی، حدود و سنورەکانی خۆمان بە گەورە زانی نەمان بەزان، فەرز و واجبی خۆمان جێبەجێ کرد، حرامی خۆمان قەدەغە کرد لەسەر نەفسی خۆمان، ماڵ و مناڵمان وازمان لێهێنا، بە گەورە سەیرمان کرد، ئەمە نیشانەی ئیمان و دینە. مانای وایە تۆ نەفسی خۆت ئیسلاح کردووە. بۆیە خوای تەبارەک وتەعالا فەرمێت ذلك ومن يعظم حرمات الله فهو خير له عند ربه. بەڕاستی ئەوانەی کەوا سنورەکانی خوا بە گەورە ئەزانن، حرامەکان و قەدەغەکراوەکانی خوا بە گەورە ئەزان و ئەنجامی نادەن، سنووری خوا نابەزێنن، متەقی و لە خوا ترسن، ئەمر بە چاکەکە و نەهی لە خراپەکەن، ئەمە بەڕاستی ئەجر و پاداشتان لای پەروەردگار زۆر زۆر گەورەیە. بۆیە خوای تەبارەک وتەعالا پێمان ئەفەرمێت واتقوا يوما ترجعون فيه إلى الله ثم توفى كل نفس بما كسبت وهم لا يظلمون. بترسن لەو ڕۆژەی کە هەموو تاکێک لەم کۆمەڵگا، هەموو مرۆڤێک یەک بە یەکمان ئەڕۆینە حوزوری پەروەردگار. ئەو ڕۆژەی کە ڕۆژی لێپێچینەوەیە، ڕۆژی محاسەبەیە، ڕۆژی دانانی حیساب و میزان و کتابە، مسقالە زەڕە لێتانە پێشنەوە، لێتانە پرسنەوە، کەس زوڵمی لێ ناکرێت، هەمووی بە مەلەفی خۆی، بە کردەوەی خۆی، بە ئەعمالی خۆی، بە ئاکار و گوتار و قەولی خۆی محاسەبەی لەگەڵا ئاکرێت. بۆیە خوای تەبارەک وتەعالا پێمانە فەرمێت لەو ڕۆژە بترسن، ئامادەکاری بۆ ئەو ڕۆژە بکەن. فمن يعمل مثقال ذرة خيرا يرى ومن يعمل مثقال ذرة شرا يرى. مسقالە زەڕە زۆر وردو بچکۆلانەیە، محاسەبەت لەگەڵا ئاکرێت. ئەگەر خێر بێت پاداشتی گەورەیە، ئەگەر شەڕ بێت لێپێچینەوە لەگەڵا ئاکرێت. حسابی خوا هەروە ئاسان نییە، هەروە بە سادەیی مەیگرن. قیامەتێکەیە، بەرزەقێکەیە، ناوگۆڕ هەیە. ئەمانە هەمووی لە بەردەمی تۆی مسلمانایە، تۆی ئیماندارایە، تۆی مرۆڤایە، ئەبێ خۆتی بۆ ئامادەکەی. بۆیە عولەما و زانایان ئەفەرمون خوا پێمان ئەفەرمێت پێش وەقت، پێش ئەوەی کەوا کار لە کار بترازێت، پێش ئەوەی کەوا ئەجەل یەقەمان بگرێت، پێش ئەوەی کەوا خۆمان وێران بین، کۆمەڵگامان وێران بێ، بمانەوێ خۆمان و کۆمەڵگا چاکەین و قیامەتیشمان چاکەین، بەرزەخمان چاکەین. خوا ئەفەرمێت نەفسی خۆتان ئیسلاحکەن. واعلموا أن الله يعلم ما في أنفسكم فاحذروه. خوای تەبارەک وتەعالا ئەفەرمێت ئاگادار بن، خوا ئەزانێ و ئاگادارە لە نەفسی ئێوەدا چی هەیە. إن النفس لأمارة بالسوء إلا ما رحم ربي. نفسی ئینسان، بەڕاستی ئینسان دوو دوژمنی هەیە، شەیطان، نەفس. نەفس لە شەیطان پیسترە، چونکە شەیطان
بەڕاستی ئینسان ئەزانێت دوژمنێکی سەرسەخت و گەورەیەتی کە لە سەنگەرا دانیشتۆ دوژمناتێکە، بەڵام نەفست زۆر ئاڵۆزە، نەفس لە شەیطان پیسترە. بۆیە بەڕاستی عولەما و عارفان و خواناسانی ئەهلی عیرفان و تەسەوف ئەوەندە محارەبەی نەفسیان کردووە، نەفسی خۆیانن بە تەواوی کوشتووە. ئەوسا توانیویانە بگەن بە لیقای خوا، بگەن بە حەلاوەی ئیمان، لووتکەی ئیمان و سەعادەت و بەختەوەری. هەتا ئەو نەفسەت نەکوشی ناگەی بە لیقای خوا، ناگەی بە حەلاوەت و شیرینی ئیمانی. خوا فەرمێت ئێوە ئاگادار بن، بزانن خوا ئەزانن نەفسی ئێوە چی هەیە، چ زوڵم و ستەمێکی تایە، چ خراپەیەکی تایە. ئینە نەفسە لەئەمارەتون بیسوء. نەفس بەڕاستی سیغە مبالەغەیە، هەمیشە ئەمرت پێیەکا بە تاوان، بە گوناح، بە خراپە، بە زوڵم، بە ستەم، بە درۆ، بە غەش، بە خیانەت. ئەم نەفسە زۆر پیسە، ئەم نەفسی ئینسانە بەڕاستی خوای تەبارەک وتەعالە ئەزانێت چی تایە. بۆیە فەحزەڕوو ئاگادار بن، ئاگاتان لە نەفستان بێت، نەفستان گیرۆدەی نەبن بە عەبدی، نەیپەرستن. پەرستن هەرەوە نییە کابرا بتێکدانە و سوژدەی بۆ بەرێ. زۆر کەسەیە ئارەزوو پەرستە، زۆر کەسەیە عەبدی نەفسی خۆیەتی، بە خۆیشی نازانێ. بۆیە پێغەمبەری نازدارمان سەڵات و سەلامی لەسەر بێ ئەفەرمێت لەبارەی موسڵمانی عاقڵەوە، مسلمانی ژیر، مسلمانی تێگەیشتوو، مسلمانی سەعادەتمەند، ئەفەرمێت الكيس من دان نفسه وعمل لما بعد الموت والعاجز من اتبع نفسه هواها وتمنى على الله الأمان. پێغەمبەری نازدارمان ئەفەرمێت الكيس يعني ذو العقل، ئەو کەسێک کە خاوەنی عەقڵە، خاوەنی ژیریە. بەڕاستی ئەم کەسە دان نفسه، يعني حاسب نفسه، محاسبەی نفسی خۆیەکە، لێ پێچونەوەی لەگەڵا کات و شتێک ئامادەیەکە بۆ دوای مردنی، کەشتی نەجاتی بێ، ئەنیس و ڕەفیق و هاوڕێ و هاودەمی بێ لە تاریکی گۆڕە، لە تاریکی مەحشەرە، لە ناڕەحەتی و گەرمای مەحشەرە. شتێک بۆ ئەمە ئامادە ئەکات. عاقڵ و ژیر ئەمەیە کە بیر لەو مردنە ئەکاتەوە، محاسبەی نفسی خۆیەکە و خۆی بۆ مردنە ئامادەکە. عاجز و بەدبەخت و بێعەقڵ دوو لە ڕووی جەنابتان ئەوەیەکەوە شوێن هەوا و ئارەزووی خۆیەکە و تەمەنای ئەمان و پاراستنی لە پەروەردگارەکە، یعنی هیچ عەمەل و کردەوەیەک ناکە، هەر ئەڵێ خوا بەڕەحمە، خوا بەڕەحمە، عەزابیشی توند و تیژە. خوای تەبارەک وتەعالە بۆیە بە ئینسانە فەرمێت والعەسر ئین الئینسانە لەفی خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. خۆشەویستان، حەزرەتی عومەری کوڕی خەتاب ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئەسحابی نازاری پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم، فاروق أمتي بيغمبري خوا الذي يفرق بين الحق والباطل، سيدنا عمر خليفي دومي بيغمبري خوا صلى الله عليه وسلم أم ذاته فرميت حاسبوا أنفسكم قبل أن تحاسبوا. وشويستان أم ذات مباركة أفرميت محاسبي نفسي خوتان بكن ليه بيشيني ولا قال نفس وآرزوتانا بكن بزانا بو كيوتانا بو شاكيا بو خرافيا بو حرامة يا بو حلالة بۆ بەدبەختیە بۆ سەعادەتە. ئێستا لێ پێشنەوەی لەگەڵا بکە، ئەعمال و کردەوەکاتان ئێستا بکێشن بە ترازوی خۆتان. بزانە بای ئەوەندەیە خوا ڕەحمتان پێ بکە، ئەوەندەتان کردووە کە ڕووتان بێ بڵێ خوایە ڕەحمم پێ بکە، خوایە لێم خۆش بە. چونکە ئەمڕۆ تۆ محاسبەی نەفسی خۆت بکەی باشترە، کردەوەکانت بکێشی باشترە، ئەهوەنتر و ئاسانترە کە لە ڕۆژی قیامەتە لێ پێچینەوە لەگەڵاکەن بۆت ئەکێشن کە ئەو ڕۆژە بەڕاستی هیچ شتێک فریات ناکەوێ. یەومە لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. قلبی سەلیم بەچی دەسەکەوێ؟ دڵێکی پاک و بێگەرد و ساف بەچی دەسەکەوێ؟ بەو محاسبەی نەفسە و ئیسلاحی نەفسە کە پێش مردنە تۆ خۆت چاک کردبێت. هەموو تاکێکی کۆمەلگا ئەگەر خۆی چاکە، کۆمەلگا خۆی بۆ خۆی کۆمەلگایی پڕ لە ئەمان، پڕ لە ئیمان، پڕ لە ئەخلاق، پڕ لە ڕەوشت، پڕ لە ڕێز، پڕ لە حورمە دەبێ. ئەمڕۆ کۆمەلگای ئێمە وێرانە، پڕ لە غەش و ڕیبا و سوو خواردنە، پڕ لە زوڵم و ستەمە، بەس ئەیمان بەیەکانایەتەوە. هۆکارەکەی ئەوەیە هەمومان بوغرا بووین، هەمومان لە نەفسی خۆمان ڕازین، هەمومان نەفسی خۆمان ئەپەرسین. ئەمە کارەساتە خۆشەویستان، لێ پێچینەوەمان لێ نەفسی خۆمان، محاسبەی نەفسی خۆمان ناکەین.
ئاگامان لە خۆمان نەماوە نەفسمان فرامۆش کردووە بۆیە حەزرەتی شێخ حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ لە تەفسیری ئایەتی وەلا ئوقسم بالنەفس اللەوامە طبعا سێ نەفس هەیە بەلای عولەمانی تەسەووفەوە نەفسی ئەمارە کە ئەمرت پێکا بە گوناه و تاوان وەکو ئاماژەمان پێکرد ئین النەفس لەئەمارەة بالسوء نەفسی لەوامە ئەو نەفسی لەوامە ئەوەیە کە تۆ لێپێچینەوەی لەگەڵا بکەی محاسبەی بکەی لەگەڵ نەفسی خۆتا شەڕ بکەی هەی نەفس بۆ ئەمرم پێکەی بە تاوان بۆ ئەمرم پێکەی بە گوناه بە حرام خواردن بە زوڵم بە غەش بە خیانەت ئەم نەفسی ئەمارە نەکەی بە نەفسی لەوامە نەفسی لەوامەش نەبێتە نەفسی مطمئینە بەهەشت بە دووچاو نابینی ئەو نەفسی مطمئینە کە خوای تەبارەک وتەعالا پێ فەرمێت يا أيتها النفس المطمئنة ارجعي إلى ربك راضية مرضية فادخلي في عبادي وادخلي جنتي كاتي نفسي أمارة بو نفسي اللوامة كاللي بيشينو لقل نفس تاكر محاسبي نفسك أو أخوي بأخوي تلاقيك برز أبيته وبلا بريد أقاتا أو نفس مطمئنة جيقرة برلا إيمانا إصلاحي جواري وأندامت كردوا شاك بوي باش بوي مزكا بوي وتسكي مصفا بوي وباق بوي دتوا خوا بيت أفرميت لكادي سر مرقع بفريشتكان أو نفس باك جوانا كلو قلب الروح باك جوانا برو دروا بقرر ولاي پروردگار أفرمين برونا عبد صالح مخلص كان من بهجي قيتويا لايتو هي نفس باك بون خوشكا تو عبدي راستقيني مني پروردگار أفرميت جاء حضرت شيخ حسني بسري أفرميت نفسي اللوامت شونا ئەوەیە کەوا ئینسانی مسلمان کە بگاتە ئەو پلە و تەرەقی بکا ئەوەیە کەوا محاسبەی نەفسی خۆی بکات بە شێوازێک کاتێکەوە قسەیەکە ماذا ئەڕەدت بکەلامی چی مەبەستم لەم قسانە لەم ئامۆژگاریانە مەبەستم چییە ئینجا ئەم قسانە بۆ ئەکەم ئەم قسانەم کرد بە چەندێکی حرامە چەندێکی حەڵاڵە چەندێکی خێری تایە چەندێکی شەڕی تایە ئەبێ ئاو محاسبەی نەفسی خۆت بکەی لێ پێچینەوە لەگەڵا بکەی بۆی خوا هەم خۆت ئیسلاحکەی چاک بکەی هەم کۆمەڵگاش بەرەو چاکبەری اینجا بە خواردنەکەت بە ڕۆیشتنەکەت محاسبەی یەک بە یەکی بکەی بزانە تا چەندێ خوات ڕازی کردو تا چەندێک پشتی لە نەفس و هاو شەیطان کردووە اینجا فاجر و تاوانبارەکان ئەوانن بەڕاستی کە لە مەقامی نەفسی لەوامانین و هەمیشە عەبد و کۆیلە عبد و کۆیلەی نەفسی ئەمارەن و گیرۆدەی نەفسی ئەمارەن خۆشەویستان بۆیە وتراوە النەفس كالشريك الخواني نەفسی ئینسان وەک شەریکێکی خائین وایە لەگەڵتا إن لم تحاسبه ذهب بمالك وەکو چۆن ئینسان شەریکی خائینە بێت ماڵ و سەر و سامانەکەی لەژێر دەستی دەریێنێ و ئیفلاسی ئەکات نەفسش ئاوایە ئەگەر بێت و تۆ ئاگات لە خۆت نەبێ ئەو نەفسە خائینە ئەو نەفسە کە شەریکێکە لەگەڵتا و هاوڕێیەکە لەگەڵتا ئەگەر محاسبە و لێپێچینەوەی لەگەڵانەکەی واللهی ئیمان و دینت لێ ئەسێنێت بەرەو جەهەنەم ئەتباع بۆیە خۆشەویستان خوای تەبارەک وتەعالا ئەفەرمێت فأما من طغى وآثر الحياة الدنيا فإن الجحيم هي المأوى ئەوەی کەوا بەڕاستی توغیانی کردووە عبوة عبدی نفسی خۆی و کۆیلەی نفسیەتی بە گوێی نفسی خۆیەکە هەموو تاوانێک نفس بە ئینسانیەکات بەڕاستی ئەم کەسە دنیا نفس و هەوا و ئارەزوو دنیا تەئسیری لە حیات و ژیانی کردووە بەهۆی ئەم نفسەوە زوڵمەکە لەگەڵ قەوم و کەسیا شەڕەکە لەگەڵ کۆمەلگا شەڕەکە حرامەخوا غەشەکە تاوانەکە زەمەکە غەیبەتەکە بەهۆی ئەوە کەوا توغیانی کردووە بۆتە عەبد و کۆیلەی نەفس فإن الجحيم هي المأوى أم كسا جهنم مأوى وجيغيدي خواه پنامان با بلام وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى أوي كواب راستي أترسي الأخوة نفسي قد غاك لقناه لتاوان سندكاني خواه زانيت تاوان وقناه ناكات محاربي نفسي أكات والذين جاهدوا فينا لنهدينهم سبلنا أو جهادي نفسك جهادي أكبر بقيناك فراموشي كردوا تيريناك براسي أمكسا ما دم أوا جهادي نفسي خويك فإن الجنة هي المأوى بهجي قيتي أو النفس آرزوا ناليتو لقل نالي حرمة دراوسك بقري نالي عاشتواي دروسكي نفس آرزوا أمرت بيك بحرام وبتاوان نفس آرزوا
خراپەت پێیەکە بۆیە نەفس مەکەنە سەنەمێک و بیپەرسن وەشەویستان وەیە پێغەمبەری خوا لە فەرمایشێکی فەرمێت والله ئیمانی کەستان تەواو نابێ حتا ئەوەی خوا و پێغەمبەری خوا هێناوێتی ئێوە جێبەجێ نەکەن و مخالفەی نەفسی خۆتان نەکەن چونکە نەفس وەک ئەرزم خوا ئەفەرمێت ئەمرتان پێکە بە تاوان فائیدەی سود و فائیدە و قازانجی محاسبەی نەفس کە تۆ لە پێشنەوە ڕۆژانە لەگەڵ نەفسی خۆتا بکەیت ئەوەیە کەوا محاسبەی نەفس کۆمەڵە شتی تایە سود و قازان یەکێک لەوانە الاطلاع على عیوبها کاتێک کە تۆ سەیری خۆتی کرد ئینسانی مەخلوقێکی پەروەردگاری خوا نەفس و ڕۆحێکی تا دروست کردووی تۆ چیت ئەی ئینسان يا أيها الإنسان ما غرك بربك الكريم چی تۆ بزانە چۆن دروست کراوی بۆچی دروست کراوی ئیطلاع پەیاکەی یعنی خۆت ئەزانی ئیتر بەڕاستی تۆ ئینسانێکی لاواز و زەعیفیت کاتێ محاسبەی نەفسی خۆتی کرد تۆ بۆت دەرەکەوێت تۆ زەعیف و لاواز لە ئاست خالقێتی خوا لە ئاست پەروەردگارە محاسبەی نەفس ئینسان وا لێیەکا کە بەڕاستی عەمەل و کردەوەی چاکە بکە محاسبەی نەفس واکە لە ئینسان ڕزگاری بێت لە عوجب لە کیبر لە خۆڕازی بوون لە ئەنانیەت و هەروەها محاسبەی نەفس واکە لە ئینسان کە ئینسان خۆی بەکەم و بەلاواز وزانێ لە ئاست پەروەردگارە لە ئاست خالقی حەقا کە ذاتی ئەڵڵایە شەیطانی مەلعون نەفسوها و ئارەزوو وای لێ کرد توغیانی پێپەیا کرد بە ئادەم بەڵێ تۆ لە قوڕ دروستکراوی من لە ئاگر دروست کراوم ئاگر و نور چۆنە بێ سوژە بۆ تاریکی قوڕبەرێ ئەمە نەفس وای لێ کرد بۆیە ئەو نەفسە پیسە ئەبێ بیکوشی جیهادی کەی لەو محاسبەی نەفسا تۆ وات لێتێ کە تۆ عەبدێکی زەلیلی پەروەردگاری و هەروەها لە محاسبەی نەفسا ئینسان وای لێتێ کە حەقی خوا بزانێ حەق و ناس بگەڕێنێتەوە نەیەڵێ حەقی خەڵکی لەگەڵا بێ باسی خەڵکی کردووە گەرنی خۆی پیازاکە پارەی خەڵکی لە ئەیداتەوە ئەرزی خەڵکی داگر ئەیداتەوە چونکە ئەزانێ ئەمە نەفس و ئارەزووە پێی کردووە لە محاسبەی نەفسا ئەوەیە کەوا عەبد بەر ڕەحمەت و عەفواتی پەروەردگار و میهرەبانی پەروەردگارەکەوێ لە محاسبەی نەفسا ئینسان ئەزانێ بەڕاستی ئەو گوناه و تاوانەی کەوا کردوویەتی پێویستی بە تەوبەی نەسوحە کە خوا ئەمری پێکە یا ئەیها الذین ئامنوا توبوا إلى الله توبة نصوحا ئەبێت تۆبەیەکی نەسوح بکە کاتێک تۆ محاسبە و لێ پێچین لەگەڵ خۆتا کرد ئەزانی گوناهباری تاوانباری تاوانت زۆرە خوای بەڕەحمە ئەبێت تۆبە بکەی ئەمە لە محاسبەی نەفسا بۆیە پێغەمبەری نازدار ئەفەرمێت کاتێکەوە عەبدێ گوناه و تاوانێ کرد کە محاسبەی نەفسی خۆی کرد ئەم کەسە ئیتر تۆبە ئەکا کە تۆبەی کرد پێغەمبەری خوا ئەفەرمێت وأتبع السيئة الحسنة تمحوها لە دوای و خراپە کردووە تۆبە کردووە چاکە بکە چونکە ئەو چاکە گوناهەکان ئەسرێنێتەوە خۆشەویستان بۆیە خوای تبارك وتعالى پێمانە فەرمێت ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون ئاگادار بن وەک ئەو کەسانە مەبن خوایان لەبیر کردووە دەسەڵاتی خوایان لەبیر کردووە بەهۆی ئەمە کە خوایان لە یاد کردووە بەرنامەی خوا فەرمانی خوا فەرمانی پێغەمبەرەکەی نەفسی خۆشیان لەبیر چۆ بوونەتە کۆیلەوە عەبدی نەفس ئەمانە فاسقن ئەمانە فاجرن ئەمانە بەدبەختن لەوانە مەبن ئێوە بەندەی خوای ڕاستەقینە بن چونکە دنیا ئەوە نییە ئینسانی عاقڵ و ژیر وەک پێغەمبەری خوا فەرمی ئەوەیەکەوە بیر لە مردن ئەکاتەوە خۆشی بۆ ئامادەکە ئەم دنیا هیچی تیا بەسەر نییە كأنهم يوم يرونها لم يلبثوا إلا عشية أو ضحاها ما دنيايا كوا دوستان و خۆشەویستانمان ئەوانەی لەگەڵمان بوون وفاتیان کرد كأنما هەر نەبوون هەر وجودیان نەبووە کاتێکە لە قیامەتە 100 ساڵ تەمەن بووە بەڕاستی وا ئەزانی چێشتەنگایەکە سەعاتێکە هیچ نییە ئەمە دنیاە بۆیە مەبە بە عەبدی نەفس لێ پێچینەوە لەگەڵ خۆمانە بکەین بۆی مجتەمەعمان کۆمەلگامان ئیسلاح بکەین إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم وإذا أراد الله بقوم سوءا فلا مرد له وما لهم من دونه من وال الراسية قوم يكش خوا غزبي لێ گرت هەر قومێکیش لە خراپە ئەژیان خوا غەزەبی لە کەس ناتوانێت ڕزگاریان کە و نەجاتیاندا خۆشەویستان بۆیە چاکبوونی کۆمەلگا ئیسلاحی کۆمەلگا بەرەو باشبوونی کۆمەلگا نەمانی زاڵم
پەیوەستە بەوەکەوە ئێمە خۆمان چاکەین بە نەفسی خۆمان نابچینەوە. یەکێک لە عاریفان و خواناسان حەزەری جونەیدی بەغدادی، یەکێک بۆ لەولای کومەل و کیبار، خوا دەرەجاتیان عالیکە. طبعا ئەهلی عیرفان و تەسەوف هەمیشە محاسبەی نەفسی خۆیان ئەەکەن، نەک ئەوانەی کە ئەمڕۆ خۆیان ناوە ئەولیا و پلەی ویلایەتیان هەیە بە درۆ دەلەسەن. نا، پلەی ویلایەت و مەسەلەی عیرفان و تەسەوف بە جوبە و بە ئابا و بە مێزەرە و بەمانە نییە، بە عەمەل و بەکردەوەیە. پیاوێک وەکو حەزەرەت جونەیدی بەغدادی ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ، کۆمەڵێک یەکێکە لە ئەولیای کومەل لە سەدەی سێمی هیجریە کە قائید و گەورەی ئەهلی تەسەوفە، ئەم زاتە ئەم پیاوە مبارەکە کۆمەڵێ مرید و مەرسوب و تەلەبە هەیە. ڕۆژێکە فەرمێت بەهلولم بۆ بدۆزنەوە، بەهلول خەڵک بە بالولە شێتیان ناوبردووە. توانە قوبانە ئەو پیاوە بۆچەوە شێتە، فەرمیتەوە بۆ بدۆزنەوە من ڕمدەزی لا خوێنم. شێت نییە، وەلایەوە شێتە. ئەوە پیاوێکی زۆر عەقڵ و ژیرە، ئەوە پیاوێکی متەقی لە خواترسە. لەکوێ بیدۆزنەوە؟ دۆزیان نەقۆن لە سەحرایە شوانە. ڕۆیشت لەگەڵ کۆمەڵە لە مرید و مەرسوب و تەلەبەکانی خۆیان کە چوو وەلای سەلامی لە بەهلول کرد. بەهلول وەڵامی سەلامەکەی داوە، فەرمی کێی جەنابەت؟ فەرمی جونەیدی بەغدادی. فەرمی ئەو شێخەی کە لە بەغا قسە بۆ خەڵکیەکەی و ئامۆژگاری خەڵکی. فەرمی بەڵێ خۆیەتی. فەرمی یا شێخ کۆمەڵە پرسیارە لێ یەکەم. فەرمی فەرموو. فەرمی یا شێخ نان چۆن نەخۆی؟ تی نان خواردن وەک سونەتی پێغەمبەری خوا. لە ئەوەڵەوە ئەم نانە دانرا، بسمیلای لەسەرەکەم، دوعای لەسەر خوێنم بە ئەدەبەوە لە بەردەمی خۆمەوە خۆم، لە پاشان حەمد و سەنای خوای لەسەرەکەم. فەرمی یا شێخ نازانی نان خۆی؟ شێخێک نەزانی نان خوا چۆن قسە بە خەڵکی ئەکات؟ ئینجا فەرمووی یا شێخ ئەی ئەڵێن وتارە دەی، ئەی جا بزانم چۆن وتارە دەی، وتارەکانە چۆنە، قسەت چۆنە؟ فەرمووی بەو شێوازەی کە حەمد و سەنای خوا ئەکەم، سوپاسی پەروەردگارەکەم بەوەی کە ئەمری خوا و پێغەمبەری خوا ئەیگەێنم بەو خەڵکە. لە پاشان فەرمووی وەڵڵاهی وەک نازانی نان خۆی نازانی قسە بکەی. ئینجا فەرمووی ئەی بزانە چۆن ئەخەوی، خەوتنت چۆنە؟ فەرمی وەک سونەتی پێغەمبەری خوا، نوێژەکان مەکەم، وەترەکان مەکەم، ئادابەکان بەجێنم، دوایی مەسەلە ئەخەوم بەلای ڕاستە ڕوو بە قیبلە، دوای هەڵەسم زگرەکان ئەخوێنم، ئینجا هەڵەسم بۆ شەونەوەی تەهەجود، ئینجا بۆ نوێژی بەیانی. فەرمی وەک نازانی نان خۆی، وەک نازانی قسە بکەی، نایزانی بەڕاستی بخەوی. چوو بەجێ هێشت، کەوتە دوای مرید و مەسووتیان قوربان ئەمە شێتە بە دوای کەوتووی، تۆ هەرچیەکە هێڵێ تۆ نازانی. فەرمی ئێوە شێتن، ئەو شێت نییە. کەوتە دوای بالول فەرمی چیت ئەوێ یا شێخ بۆ ئازم نەناری؟ فەرمی دەی فێرم کە. فەرمی ئیقرار بکە کە غەڵەتی نازانی منیش فێر دەکەم. فەرمی بەڵێ من نازانم، فێرم کە هاتووم لە خزمەتی تۆ قوتابی بم. فەرمی دەی مادەم ئیقرارە کرد کە تۆ نازانی نەفسی خۆتوشکان دەگوێ بگرە. ئینسان بەڕاستی ئەمەی کە تۆ باست کرد هەمووی فروعیات بوون، ئەسڵ ئیهمال کردووە. ئەوەی کە ئەسڵە تۆ فەرامۆشت کردووە لە محاسبە و لێپۆچینەوەی نەفسا، ئەمانەی کە تۆ باسیەکەی ڕاست دەکەی سونەتی پێغەمبەری خوان بەو شێوازەیە. بەڵام ئەزانی ئەسڵ لە نان خواردنا چییە؟ ئەسڵ لە نان خواردنە حەڵاڵێتە. کە تۆ بزانی ئەو نانە حەڵاڵە، محاسبەی نەفسی خۆت بکەی ئەم نانە حەڵاڵە یا حرامە. کە حەڵاڵ و ئەوسا سونەتەکان لەسەری جێبەجێگەی بسم الله و حەمد و سەنا و بەو شێوازەی کە ئاماژەت پێ کرد کە ئەوانە هەمووی فروعیات بوون. کەواتە پێی فەرموو تۆ ئەسڵت ئیهمال کردەوە بۆ فەرع، ئەبێ بزانی خواردنەکەت حەڵاڵە. چونکە ئەگەر خواردنەکە حەڵاڵ نەبێ، مەلبەس و حرام بێ، نە دوعات گیرایە نە داوات گیرایە، خوای گەورە ڕەت دەکاتەوە، ئەیداتەوە ناوی چاوتە سەیری نان و خواردنەکە بکە. ئەوسا نانەکە حەڵاڵ بوو، سونەتەکان جێبەجێکە. فەرمی قسەکردنت قسە ئەبێ بۆ خوا بێت، ئیخلاسی تیا بێت، بۆ شوهرەت و بۆ ڕیا نەبێ، بۆ سیاسەت و بۆ حیزبایەتی و درۆ دەلەسەر نەبێ، بۆ خوا قسە بکەی، بۆ خوا. اینجا لە خۆتا جێبەجێکەی. ئەمە ئەسڵە. ئەگەر بەم شێوازە بوو ئەمانەتر فەرع بوو، حەمد و سەنا و بسم الله و سەڵات و سەلام و تا کۆتایی. فەرمی ئەسڵیش لە خەوتنە. یا شێخ ئەوانەی کە تۆ باسی کرد کە ڕوەکەیتە قیبلە و بسم الله و حەمد و سەنا و ئایەتەل کورسی و مەعوزەتەین و زگرەکانەکەیت و هەڵەسی شەو نوێژەکەی، ئەمانە فەرعن. ئەزانی ئەسڵ لە خەوتنا چییە؟ ئەسڵ لە خەوتناوەیە پێش خەوتن ئەو دڵتە پاکەیتەوە، حقد و بغض و کینەیتیان هێڵی بەرامبەر ئومەتی ڕەسوول الله. ئەگەر وابووی معنای وایە تۆ ئەو کەسەی کە بەڕاستی ئەسڵ و فەرعت جێبەجێ کردووە، بەڵام ئەگەر وا نەبی ئەسڵت ئیهمال کردووە، فەرامۆشت کردووە، فەرع فریات ناکەوێ، ئەو سونەتانە فریات ناکەوێ. کە تۆ دڵت پیسە چیەکەی لە سونەت؟ تۆ لەگەڵ براکەتا لەگەڵ خوشکەکەتا
قسەت نییە ژیانت خراپە شەڕ و ئاژاوەتە دڵت پڕ لە کینە و بوغزە زبانت بادەی پڕ لە شەڕە سونە چی لێەکەی ئەمەی کەوا لە بینی حەزەی جونەیدی بەغدادی و لە بینی بەهلولا ڕوویە لە ناو زۆربمانە مەوجودە ئێمە ئەگەر بمانەوێت چاک بین و ئیسلاحی نەفسی خۆمان بکەین ئەبێ چاو لەو زاتانە بکەین کە ئەوانە بەڕاستی ئەسڵ و فەرعی ئیسلامان بەتاوی جێبەجێ کردووە ئێمە زۆرێک لە فەرعەکان نەگەین بەڵام ئەسڵەکانمان ئیهمال کردووە جا بمانەوێت مجتەمەعمان چاک بێت خوا زاڵمان بۆ ناوبەرێ ژیانمان خۆش بێ خوا بارانمان ببارێنێ خوا ڕەحمان پێ بکە ئەبێ فەرع و ئەسڵ بەیەکەوە جێبەجێ بکەین ئەوسا ئیسلاحی نەفسی خۆمانمان کرد ئیسلاحی مجتەمەعشمانە بێ خوا لە هەموو لایەکمان ڕازی بێ خوا لێمان خۆش بی خوا عاقبەتمان بەخێر بگێڕی خوا لە گوناو و تاوانمان خۆش بی خوا لە بەڵاو و باو نەخۆشی لامان دەی خوا هیوامان لێ بکەی کەوا محاسبەی نەفسی خۆمان بکەین بە نەفسی خۆمان نابچینەوە